دیمەنی یەکێک لە گەڕەکەکانی شاری کەلارە. گەڕەکی نێرگس نزیکەی ساڵێک و 6 مانگە دروست کراوە. دانیشتوانی ئەم گەڕەکە دانیشتوی دوو گەڕێکی دیگەی کەلار بوون بە بیانووی نەگونجانی گەڕێکی پێشوویان بۆ نیشتەجێبوون گواستراونەتەوە. دوای ئەوەی بە پێدانی 200 مەتر زەوی قەربوو کرانەوە، بەڵام دۆخی گەڕەکە نوێیەکەیان بە جۆرێک خراپ و بێخزمەتگوزاریە تەنانەت ئاوی خواردنەوەشیان بۆ دابین نەکراوە. ئێمە لایەنی بڵێن کارەباوە کاتیە هاتووە بۆمان تقریبەن ڕۆشنایی هەیە، بەڵام ئەم پێرشمان نییە وەکو مۆلیە شتۆمانە، ئاویشمان نیە، ئاوەکەمان لە هەمووی زەرورترە، ینی ڕۆژانە زۆر زەرورین بۆ ئەو خۆتان نەزانم بەرەو فەسڵی هاوین شەچێ. ئیتر هەر ماڵی بڵێن تانکەرێکی 1000 لەتریمان کڕیوە. وەڵای هاتوشۆمان ئەمساڵ زۆر ناڕەحەت بوو. من خۆم ڕۆژانە لە ئەو مناڵی خۆم ینی بەیانی ئەیبەم نیوەڕۆی تێرمەوە. ئیتر ماڵەکان تریش زۆر بە ناڕەحەتی، بڵێن ئەو ماڵە سیاریان هەیە وەکو قەمەرەیە، 6 مناڵێکیەکە زۆر بە ناڕەحەتی. ئیتر ئەوش ڕێگاوبان و شتەکەمانە ئەمزی خۆشت ئەمانە تۆزێ ئەین ینی لە ڕاستیان ناڕەحەتە. ئیسا ئاومان نییە، بەس کێشەی سەرەکیمان ئاوە. ئاوەکەمان بۆ بگەێن نێرە ماڵیان ئاوای و دەستیان خۆش بێ. بەڕاستی لە گەورەترین خەم و کۆسمان نەجەحتمانەدەن. خزمەتگوزاریمان نییە، جادەمان نییە، مەجاریمان نییە، بەس کارەبای ئینمان نیشتوانیەمانێتە ئەو. وەڵی لە ئەم زستانەی ئەمە لێرەن بەڕاستی شاراوانی خۆی هەموو شوێ هەولویا بخۆی دانش کابراودی بەهانامانەوە ئاهاتن ماڵیان ئاوا بێ. گشتیان ئیشیان بۆمان کردووە، بەڵام بە گوێرەی پێویست نییە ئیشەکان بێژن بۆ ئەم وەزعە ئیتی زیاتری گەرەکە، ئیشی تۆزێ زیاتری گەرەکە. وەڵی داواکاریمان ئەوەیە داوا لە بەرپرسەکانی ئیدارەی گەرمیانەکەم داوایان لیەکەم لە شارانی کاکسامان فریامان کەوێ ئەوە ئەرکەوازەکەیە 200 مەتر لێمان دوورە تەنیا کارەبایەکی گەرەکە، بەس کارەباکەی لێدا و تەوزیێکاتە سەر ماڵەکانە و زۆر مەمنونیانن و دەستیان خۆش بێت. گەڕەکی نێرگز لە خزمەتگوزاریەکانی وەک ئاوەڕۆ و کارەبای مۆلیدە و ئاوی خواردنەوە بێبەشن. لە هاتوو چۆکردن لە وەرزی زستان و هاویندا تووشی ئاستەنگی زۆر دەبنەوە بەهۆی نەبوونی ڕێگایەکی گونجاو بۆ هاتوو چۆکردن. وڵی دۆخی ئەم گەڕەکە ئەوەتە ئەیبینی هیچی نییە، هیچ خزمەتگوزاریەکی نییە، کاربایەکی هەیە، کاربایەکی کاتی، نە مۆلی هەیە، نە مەجای هەیە، نە ئاوی خواردنی هەیە. ئاوی خواردنەکەش یەکش ماڵێت تەنکیەکی بچوو کڕێوەکە نا سیارێک بڕە لە ئەرکەوازەکان ئاوسەنی یان بیتێرێ بە تەنکەر ئاوسەنی. کارەکە وەسا باران بارێ ئەوێت تا سەر جادەکە بەفا بڕۆ لێ بە سیارە بڕۆ، سیارە نایە لێدا. ئەم جارەتە لە بەقانتر لە هەر کوێ بێ سیارەیان بەبووری ناتوانێت، سیارە ناتوانێت لە کاتی زستانە بێت ئەیدا، ئەی خۆت بڕۆی سەر جادە قیرەکە. ئەوە خزمەتگوزاریەکەی بینی ئەرجێکی چۆڵ بە بێ خزمەتگوزاریە دابەشیان کرد لەسەر خەڵکە و خەڵک لە ماڵ و حاڵی خۆی دەرکراوە. ئەمە ئەیبینی ئەمە شوێنەکەی پارچەی ئەرجانداوە پێی دەم دەشتە چۆڵە و بێ بەرامبەر پارەت هەیە نیدە کەیف خۆدا ئەوس ئەیبینی. لە سنووری داری گەرمیان و هەرسێ قەزای کەلار و کفری و ڕزگاری کەم نین ئەو گەڕەکانەی تاوەکو ئێستا بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە گیرۆدە بوون و ئاوڕێن لێ نادرێتەوە. دانیشتوانی ئەم گەڕەکانش دەڵێن حکوومەت تاوەکو ئێستا تەنها بەڵێنی بێکرداریان هەیە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.